سەرەڕای پەلەپروزەی حکوومەتی هەرێم، بەڵام تا دوای جەژن پێناچێت هیچ موچەیەکی دیکە دابەش بکرێت و ستاندەریش هۆکارەکەی ئاشکرا دەکات. چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو بڕیار لەسەر نرخی کارەبای 24 کاتژمێری بدرێت بە پێی پرۆژەی ڕووناکی. ئەردۆغان ئامادەی خۆی بۆ کۆبوونەوە لەگەڵ شاندی ئیمراڵی لەبارەی پرۆسەی ئاشتی نیشاندا. سەرەڕای پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بە جێڕانەوەی نیوەی داهاتی نانەوتی و هەروەها نەناردنی بەڵگەنامەی پێویستەکان بۆ دەستپێکردنەوەی بە پرۆسەی تەوتین، بەڵام بەهۆی دەزوەردانی محەممەد شیع سوودانی ئەمڕۆ بەغدا موچەی مانگیش و باتی فەرمانبەرانی هەرێمی نات. بەپێی زانیاری ستاندەر حکوومەتی هەرێم بەڵێنی داوە ئەو تێبینیانەی بەغدا هەیەی بۆ مانگی داهاتوو چارەسەر بکات و هەروەها ئەمڕۆژ ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەکەی خۆیدا سەرۆکی حکوومەت داوای کرد کە بەپەلە وەزارەتەکان لیستی موچە بۆ هەفتەی داهاتوو ئامادە بکەن تا ئاراستەی بەغدا بکرێت. بەڵام بەپێی زانیاری ستاندەر بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم داهاتی نانەوتی وەک ئەوەی بەغدا داوای دەکات نەیجێڕاوەتەوە بۆ بەغدا، هەروەها کێشەی جێبەجێکردنی تەوتین بە ئەگەری زۆرەوە مانگی داهاتووش موچەکە دوا دەکەوێت بەم جۆرەش بێت پێش جەژن دابەش ناکرێت. چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو بڕیار لەسەر نرخی کارەبای 24 کاتژمێری بدرێت کە نەڕازایی بەرفراوانی لێکەوتۆتەوە. هێشتاش حکوومەت و خاوەن مۆلیدەکان ڕێک نەکەوتون. پرۆژەی ڕووناکی لە هەفتەی مانگی دەی ساڵی ڕابردوو لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە ڕاگەیەندرا، ئەوەش دوای 2 مانگ لە تێزکردنی پرۆژەکە لە گەڕەکێکی هەولێر. لە چەند ڕۆژی ڕابردوو پرۆژەکە لە چەند گەڕەکێکی سلێمانی و دۆهۆکخرایە بواری جێبەجێکردن. پرۆژەکە ناڕەزایی بەرفراوانی بەدوای خۆی داهێناوە بەهۆی بەرزی نرخی کارەباوە، بەڵام حکوومەتی هەرێم جەخت لە جێبەجێکردنی دەکاتەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند ئەگەر شاندی ئیمراڵی بیەوێت لەگەڵیدا کۆ ببێتەوە ئەوە کاتێکیان بۆ دیاری دەکات و ئامادەش نەبوو وەڵامی پرسیارێک بداتەوە کە بۆ چوونی چیەلەوەی سەلاحەدین دەمیرتاش لەو پرۆسە نوێدا بەڕۆڵی خۆی هەستێت. دوای سێمین سەردانیان بۆ لای عەبدوڵڵا ئۆجەلان و بڵاوکردنەوەی بانگەوازەکەی ناوبراو لە 27 شوبات، شاندی ئیمراڵی لە دوێنێەوە و جارێکی دیکە دەستی بە دیدار و کۆبوونەوەکان کردوتەوە لەگەڵ پارتە سیاسیەکانی تورکیا بۆ تاوتوێکردنی ئەو پرۆسە نوێی لە تورکیا بۆ چارەسەری پرسی کورد بە ڕێگە چارەی ئاشتیانە دەستی پێکردووە.